باز لە کار و چالاکیەکانی ڕێکخراوی کەیساینەکەین بە تایبەتی کە ڕێکخراوی کەیساین بەنیازە هەشتمین سیمپۆزیۆمی پەیپەرە نایابەکان بەڕێوەبەری ڕێکخراوی کەیسان سانە ڕێکخراوێکی قازانجنەویستە وەک باسم کرد لە ڕابردوو لە ئێستادا چەندین چالاکی جۆراوجۆری هەبووە. بە سوپاسەوە دکتۆر کەیان ئەحمەدمان لەگەڵایە توێژەر لە ڕێکخراوی کەیساین. دکتۆر بەیانیت باش سپاس کاتی خۆت بێمە بەخشی. بانی ئەوش باش خۆشحاڵین لەگەڵمانی ئێمە زیاتر زۆر سپاس. دکتۆر ئەمانەی سەرەتا باسی هەشتمین سیمپۆزیۆمان بۆ بکەی پێیپەرە نایابەکان کەیتە دەست پێکات جیاوازی لەگەڵ حەوت سیمپۆزیۆمەکەی ڕابردوو چیە ئایا ئەمە هاتەنها هەرێمی کوردستان ئەگرێتەوە یا خۆت عێراقیش ئەگرێتەوە؟ پێشەکی بە ناوی خۆی گەورە بەخشندە و میهرەبان دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم بۆ بانگێژنامێ. ئەمە وەکو ڕێکخراوی کەیساین بۆ توێژینەوەی زانستی ئیمساڵ هەشتمین جارە کە سیمپۆزیەمی پەیپەرە نایابەکان بەڕێوە ئەبێ. لە سیمپۆزیەمی ئیمساڵدا کە خۆشبەختانە هەموو ساڵێک لە کاتی خۆتە ئەنجام درراوە لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوەکەوە. ئامانج لەم سیمپۆزیەمە دیاریکردنی دەباشترین توێژینەوەی ساڵە کە لە ساڵی پێشووترا کراوە. بۆ نمونە ئیمساڵ ساڵی 2025 هەشتمین سیمپۆزیەمی تیاکرێت. ئەو توێژینەوەی لە ساڵی 2024 کراون هەڵسەنگاندنیان بۆ کراوە. باشترین دەتوێژینەوەی تیا دیاری کراوە و لە دەباشترین توێژینەوەکە هێناومانێن هەڵسەنگاندنمان بۆ کردووە خەڵاتیان نەکەین. ئەمە بۆچی ساڵی پێشووتر مەسەلەن خەڵاتەکرێت لەبەر خاتەوەی هێشتا ساڵی 2025 کۆتایی پێ نەهاتووە. لەوانەیە لەم کۆتایی مانگانەیە کۆمەڵە توێژینەوەی کەشەکرێت لە 26 25 یان باڵچکە مانگێک ماوە لەوانەیە لە مانگای توێژینەوەیەک بڵاو بێتەوە کە زۆر بەهێزتر بێت لە توێژینەوەکانی تر. بۆیە بە شێوازە هی هەڵسەنگانی ساڵی پێشووترەکەین. باشە جا پرسیارەکەی هاوکارم ئاکامە جواب نەدایەوە تەنها لە عێراق یاخۆ لە تەواوی جیهاندایە؟ جیاوازی سیمپۆزیەمی ئیمساڵمان ئەوەیە کە ئێمە هەموو ساڵەکان مەسەلەن هەڵسەنگاندن بۆ توێژینەوەکان کراوە لە سەرەتاوە لە پارێزگاکانە دەستمان پێکرد لە سیمپۆزیەمەکانی سەرەتایە. پاشان هاتین بەرەو کوردستان و شتەکەمان گەورەتر کرد. ئیم ساڵی پار بۆ هەموو عێراقمان کرد. لە سیمپۆزیەمی ساڵی پاردا بەڕێز کاکتۆر فامی ئەو کاتە سەرۆکی ڕێکخراوەکەمان بوو، سەرۆکی پێشووی ڕێکخراوی کێساین بوو و ئێستا بەرپرسی چالاکیەکانە. پەیمانێکی یا بە توێژەران کە هی ڕۆژهەڵاتی ناوەڕاست میدڵ ئیستەکەین، یعنی ڕانکردنی میدڵ ئیستەکەین و ئەوە ئاشکراکرا کە زۆر قورسە ئەم کارە بۆ ئێمە و چەندەها توێژەوتیان زۆر قورسە ئێوە بتوانن چەندەها بە ملیۆنان توێژینەوە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کرابێ لە ساڵێکات. ئێوە بەچی ئەتوان ڕانکردنیکەن؟ خۆشبەختانە توانیمان زۆر لە تەحەدیەکەی خۆمان زیاتر بڕۆین و ڕانکردنی هەموو جیهان بکەین، نەک تەنها لە میدڵ ئیستا بۆستینەوە. بۆی ئیمساڵ نزیکی 5 ملیۆن توێژینەوە کە لە ساڵی 2024 کراون هەڵسەنگاندنیان بۆ کراوە کە باشترین دەتوێژینەوە لە هەموو جیهاناچین. جیاوازی سیمپۆزیەمی ئیمساڵ لەگەڵ سیمپۆزیەمی ساڵی پێشوە ئەوەیە کە ساڵی پێشوو تەنها بۆ عێراق بوو، ئیمساڵ بۆ هەموو جیهانە. باشە دکتۆر، پرۆسەی هەڵسەنگاندن یاخود بڵێن پێوەرەکان چییە بۆ دیاریکردنی ئەم دەتوێژینەوەیە؟ ئێمە پێوەرێکمانەیە کە ڕێکخراوی کێساین بە توێژینەوەش بڵاوی کردوێتەوە. پێوەرێکە وەکو توێژینەوە ستانداردێکی جیهانی بڵاو بۆتەوە، پێوترێت پێوەری سناپر. ئەم پێوەرە ڕێکخراوی کێسان خۆی دایناوە و بەپێی کۆمەڵێک کرایتریا کۆمەڵێک مەرج توێژینەوەکان هەڵ ئاسەنگێنرێت. بۆ نمونە یەکی هەنێ لە مەرجەکان توێژینەوەکە مەسەلەن ئیمپاکت فاکتەری حساب بکرێت کە ڕێژەی ئەوەی کە چەند جار کراوەتەوە بە سەرچاوەدا بەشی پەیپەرەکان، ڕێژەی ئەو توێژینەوەی لە چ شوێنێکە بڵاو کراوەتەوە، لە چ گۆڤارێکی زانستی بڵاو کراوەتەوە. هەنێک گۆڤار هەیە بەقووەتە، هەنێک گۆڤار هەیە لاوازە. و پاشان ئەم توێژینەوانە چەند کەس لە توێژەر تایە بەشدار بووە، لە چەند وڵاتەوە تایە بەشدار بوون، جیاوازەکە فەرقەکە. و ئاستی جۆری توێژینەوەکە چ جۆرێک بووە؟ بۆ نە توێژینەوە هەیە هەنە جۆری سادن، هەنە توێژینەوە هەیە مەسەلەن ئاستی بەرزترن، مەسەلەن هەنە توێژینەوە ئۆریجینال ئارتیکڵیان پێوترایین توێژینەوە ڕاستین بەڕاستیەکەی و مەسەلەن لە داتای خۆیانەوە دەستکەوتووە ئەم بابەتە. یعنی ئاستی توێژینەوەکان فەرقیە. ئەم پێوەرانە بەکارهێنراون بۆچی؟ بۆ ئەوە بەکارهێنراون کە توێژینەوەکە پێی هەڵسەنگێنرێ بە پێی سیستەمێکی داتابێز. ئەم توێژینەوانە کاتێک پێوەرەکان ئەخەیتە ناوی بۆت هەڵسەنگێنە کامیان لە پێشکامیانەوەی. باشە دکتۆر، ئەو توێژینەوانی کە لە دەرەوەی وڵاتەکرێ خو لە جیهاندا ئەکرێ، ئەو چۆن ئەتوان بەشداری بە توێژەرەکە ئەکەن کە بەشدار بێ لەم سیمپۆزیۆمە یاخۆ تەنها توێژینەوەکێتی هێنن بەشداری پێەکەن؟ خۆی ئێمە لە جیهانە کۆمەڵێک وێبسایت هەیە، کۆمەڵە داتابیس هەیە کە هەموو توێژینەوەکانی جیهانی تیا کۆکراوەتەوە، هەموو کەسێک ئەتوانێت بیان بینێ. ئێمە هاتوین خۆمان گەڕاین بە دوای توێژینەوەکانی ساڵی 2024 و لە ناو ساڵەکەیە کە توێژینەوەکانمان دەرێنە هەڵسەنگاندمان بکردو ئەوانەی کە بوون بە یەکەم پەیوەندیمان بە توێژەرەکە خۆیەوە کردو کە توێژینەوەکە بڵاو کردوێتەوە
کە بانگشتمان کردو کە جناب توێژینەوەکەی جەنابتان بۆ بە یەکەم لە جیهانە بە تایبەتیش بۆ بانگشتنامەیان ئەوانەی کە لە عێراقا بوون بانگشتنامەمان بۆ ناردوون کە بێن خەڵات ئەکرێن و ئێوە توێژینەوەکەتان لە ئاستی دەیەکەمەکەدایە. چیان بۆ کە نەگەر یەکەم بن ئێمە بە خۆشحاڵیەوە هەموو ساڵێک سپۆنسەر هەبوو بۆم بابەتێک لەلایەن کۆمەڵێک دەستگای هەم حکومی هەم ناحکومیەوە هاوکار بوون بۆ سپۆنسەرکردنی خەڵاتەکانمان چونکە ئێمە ڕێکخراوێکی قازانجنەویستی ناحکومین و ئێمە خۆمان خەڵاتی ڕێزلێنانیان پێشکەشەکەین و بڵاو ئەکرێتەوە کە چنێکە و لایانی جیهەتیش هەن کە سپۆنسەری خەڵاتەکە ئەکرێن کە بکرێت. باشە دکتۆر لەسەر چ بنەمایەکە هانی هاوڵاتیانە دەن بۆ ئەوەی توێژینەوە ئەنجام بن یاخود هانیان بن کە گەشە بە توێژینەوەکانیان بن بە تایبەتی لە ڕووی ئەکادیمیەوە؟ ئێمە ڕێکخراوی کەیساین خۆی ئامانج لە دروستبوونی چییە؟ بە کەلتورکردنی توێژینەوەی زانستیە لە وڵاتە تازە پێگەشتەکانە بە تایبەتیش ناوچەی خۆمان کوردستان واتە ئێمە ئەمانەوە هەموو تاکێکی کورد کە خولیای زانست و داهێنانە بەرەو توێژینەوە بچێت چونکە خۆی توێژینەوە زانستی بزوێنەری سەرەکی زانستە هەموو زانستێک کە ئێستا لە زانکۆجییانەکان ئاخێنرێت و بە کتێب بەردەستە هەمووی لە ئەساسی توێژنەوە هاتووە بۆ نمونە ئەمە لە بواری خۆمانە کە پزیشکیە تۆ ناتوانێت حەبێ بەکاربێنی ئیلا بێ بە توێژنەوەی زانستیات تێپەڕی بێ تاوەکو ببێ بۆ حەبێت کە خەڵک بتوانێت بەکاری بێنە و سەلامەتی هەبێ و ئەو حەبانە بۆ نەکاریگەرە لاوەکیەکانی حەبێک باس ئەکرێ یان کارەکەی لەسەر لەش باس ئەکرێ بۆ ناوترێ حەبی ئازارشکێن بۆ چارەسەری ئازارشکەن بەکارێن بەچی گەشتۆتە ئەم نەتیجە بە توێژنەوەی زانستی واتە بۆیە ئەبێ ئەمە بگەڕێنەوە بۆ ئەسڵی زانستەکە کە بریتێ لە توێژینەوە زانستی هەوەهانی خەڵکین لە زانکۆکانەوە یعنی ئەوانەی کە خوێندکاری زانکۆکان دکتۆر هیچ نێوانتان هەیە لەگەڵ زانکۆکانە پەیوەندیتان چۆن دەبین ئێستا خۆشبەختانە تەنانەت خوێندکارەکانیش ماشەڵڵا ینی جاریوە پێشی مامۆساکەیانەوە توێژینەوە لەسەر زۆر بابەتی گرنگەکەن بۆ ئەو بابەتی جەنابێ ئێمە یەکی لەو خەڵاتانی کە دامانەوە لە پاڵ دەیەکەمەکەیە خەڵاتی گەنجترین توێژەرە کە لە ساڵی 2024 گەنجترین توێژەر کێ بوو کە توێژنە بڵاوکردەوە بۆ هاندانی ئەو گەنجە کە بۆ بە گەنجترین توێژەر و توێژنە بڵاوکردەوە هەموو ساڵێک ئێستا لەم ساڵانی کۆتای هەمویان تەمەنیان مەسەلەن سەر و مالی 2000ەکانن کە توێژنەوەیان هەیە و توێژنەوەیان بڵاو کردوەوە یەکەمیان بۆ هاندانیانە دومیان ئێمە کۆمەڵک جگ ئەمە سیمپۆزیەمەکە یەکێکە لە چالاکیەکانی ڕێکخراوی کەیساین ئێمە کۆمەڵی چالاکی کەمانەیە بۆ پەرەپێدان و پەروەردەکردنی خوێندکاران بەرەو توێژینەوە یعنی ئێمە یەکێ لە چالاکیەکانمان بریتی بۆ لە خولی توێژەر کۆمەڵی خوێندکار هاتوون کە بەشداریان کردووە پێمان گانون تا ئەو کاتی بوونەتە خاوەن توێژینەوەی خۆیان و فێری چۆنێتی توێژینەوە بوون هەم لە ئاستی زانکۆیە هەم لە ئاستی خوێندکاری ماستەر و دکتۆرایە خاڵێکی زۆر باشە دکتۆر ئەوەی من بە یەکەم جیاوازێکێ لەم سمپۆزیۆمی هەشتم بەراورد بە حەوت سمپۆزیۆمی ڕابردوو ئێوە لیستێک سایتێکتان هەیە لە سایتەکە فۆرمێکتان داناوە ئاماژ لەم فۆرمە چێ ئایا کارتان بۆ ئەوە کردووە کە بۆ نمونە هەنێک گۆڤاری فیکەیە کە توێژەر بەلاڕێە ئەبات یاخود جیاوازی ئەم فۆرمە چییە بە چیا جیای ئەکاتەوە تایبەتمەندیەکانی بۆ نمونە وەکو ڕێکخراوی کەیساین لیستێکمانەیە پێوترە کەیساینس لیست ئەم کەیساینس لیستە چییە؟ لیستێکیە کە بە توێژینەوە بڵاو بۆتەوە ئەم لیستە خۆشی هەموو ئەو گۆڤارانی کە ساختن کە توێژینەوەی تیا بڵاوەکرێنەوە یان هانی خەڵک ئەیە کە توێژینەوەکانی بنێرن بۆ گۆڤەرە خۆتان نەزان کە توێژینەوەی زانستی لە گۆڤاری زانستیا بڵاوەکرێتەوە کۆمەڵە گۆڤار هەن داوای توێژینەوەکەن کە خەڵک بۆیان بنێرن بەڵام ساختن لە ئەساسی پێدانی پارەیەکە کە توێژینەوەکە داتاکانیشی ڕازنیە ئەو دێت بۆت بڵاوەکاتەوە کە خەڵک پێویستە هۆشیار بێتەوە لەم بابەتە بە تایبەتی چەندەها کە لە وڵاتی خۆشمانە بەداخەوتایە بۆ چەندەها مامۆستای زانکۆ و چەندەها توێژەر و چەندەها کەسانی ئەکادمی بە هەڵە کەوتونەتە ئەم بابەتەوە توێژنەوەکانە نادۆ نیانزانیوە گۆڤارەکە ساختە سایتەکەتان هاوکاری ئەو کەسانەکە بەخۆڕایی ئەومانداناوە کە بچێتە ناو سایتەکەەوە وێبسایتەکەەوە بگەڕە بەدەی گۆڤارەکانە پێشەوەی توێژنەوەکەی بۆ بنێرە سیر کا بزانە ئایا ئەو گۆڤارە لە ناو ئەو وێبسایتەیە هەیە یاخودنا باشە دکتۆر ئەم جۆرە کارانی کە ئەم ڕێکخراوەی ئەوەی کە تا چەند کاریگەری هەبوو ڕۆڵی هەبووە حتمما ئێوە چەند ساڵێک کەماکە نەبێ ڕۆڵ یعنی کاریگەریەکانی دەرکەوت پێ کاریگەریەکانی چی بوون ڕۆڵی هەبووە لە پێشکەوتنی زیاتر یاخود هاندانی توێژەران خۆی یەکێ لە ئەجەندای کاری ڕێکخراوەکەمان ئەوەیە هەر ساڵۆ لە پارێزگایە کردومانە کارەکەمان بە خۆشحاڵیە ئیمساڵ لە پارێزگای هەڵەبجە شەهیدە بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجەیە کە لەوێ ئەنجام ئەدرێ ئەم چالاکیەمان لەوێ ئەنجام ئەدرێ ساڵی پێشوو لە هەولێر بوو ساڵانی پێشوو لە شوێنی کە بوون ساڵی پێشووتریان لە زانکۆی سلێمانی بوو
دو ساڵ پێش ئێستا بۆچی بۆ ئەوەی کە بە هەموو چین و توێژنەکانە بابەتی زانستگەێنە هەموو ئەمساڵ لە پارێزگای هەڵەبجەیە و لە ڕێکەوتی 21/12/2025 ڕۆژی یەکشەمە ئەنجام ئەدرێت. بەڵێ دکتۆر کەیهان ئەحمەد توێژەر لە ڕێکخراوی کەیسان سوپاس کە لە ستودیۆ لەگەڵ ما بوون سەرکەوتوو بوونەکە. زۆر سپاس بۆی باش. زۆر سپاس. سەرکەوت. سەلامەت بن.